لە 25 ساڵی ڕابردوودا کۆمەڵ لە ڕووی سیاسی و پەروەردەییەوە خزمەتێکی بەرچاوی چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستانی کردووە و کادرانی باڵای ئەم حزبەش دەڵێن ئەگەر کۆمەڵ نەبوایە ئەوە بۆشاییەکی گەورە لە گۆڕەپانی سیاسی و پەروەردەیی هەرێمدا دروست دەبوو. ناومێدێکی زۆر بوو لە ساحەی سیاسی ئیسلامی، ناومێدێکی زۆر دروست بوو لەوەی کە ئیسلامیەکان بتوانن بەرەو پێش بڕۆن و کارێکی وا بکەن کە بتوانن جێگا پەنجەیان دیاروێت لە ناو ساحەی سیاسیە. لەوە لە ناو ساحەی دینیشە ئێستا تا ئەم دەقێژ ئەم حاڵەتە هەماوە کۆمەڵ هەوڵی داوە جۆدی کردو ماندووش بۆەوەی کە بتوانێت ئەوە بکات. جەنابی مامۆستا بە نووسینەکانی قیادە بە هەڵوێست و مۆقیفەکانی بەخشین بە خزمەت و هاوکارەکانی نووری حکمە بە خزمەتی داعوە و بانگەوازەکانی، بەڵام ئێستاش ئەو فەراغە وەک پێویست هەرماوە. هەر پێویستەکە سەر لە نوێ ئەو قیادەی کە پێوترە قیادەی کۆمەڵ سەر لە نوێ بێنەوە بە ڕۆحێکی ترەوە بە ئالێتێکی ترەوە بتوانن ئەم ڕۆحە دیسانەوە دروستکەنەوانێک کە توانیان گوژمێکی زۆر باش ببن بۆ کاروان. کادیرێکی دیکەی کۆمەڵ دەڵێ چۆن بوونی کۆمەڵ بۆ ئێستای هەرێمی کوردستان پێویست نییە کە سەر ڕای کارە خێرخوازی و پەروەردەییەکانی تاکە حیزبیشە هەڵبژاردننی دیزاینکراوی ڕەت کردوتەوە و خۆی لە تەواوی ئیمتیازە مادیەکانی پەرلەمانی کوردستان بواردووە. دەنگی زوڵاڵی ئیسلامەتی و هەستی بوێری کوردایەتین. کۆمەڵی دادگەری ئەتوانم بڵێم تاکە حیزبەکە لە ساحەکەدا توانوێتی شان بەشانی گەندەڵکاران بوەستێ و تاکە حیزبشە لە پەرلەماندا کەوا نەچۆتە ناو دەسەڵاتێکی دیزاینکرا و پەرلەمانێکی کەوا خەوتووەوە. تاکە حیزب توانوێتی ئەو مۆقیفەی هەبێ بۆیە بەڕاستی ئەتوانم بڵێم خەڵکی کوردستانش ئەم مۆقیفەی کۆمەڵی دادگەری بەڕاستی لە بەرچاویانە و بەرز دەینرخێنن و کۆمەڵی دادگەری دوای 25 ساڵ بەڕاستی ئەمە بەشێک لە چالاکیەکانێت تێگەنا کۆمەڵ زۆر لەوەش گەورەترەکەوا لێرە وجودی هەیە و ئەم چالاکیانە ئەنجامەدات. ڕاستە کۆمەڵ حیزبێکی سیاسیە، بەڵام لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و خەمی داکۆکی لە تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگا پاڵپشتی دەیان ڕێکخراوی هەمەجۆری لە تەواوی ئاستەکان کردووە تا لەو ڕێگەیەوە خزمەتێکی بەرچاو بە کۆمەڵگە بکا و جێپەنجەشی دیارە. بێجگە لەلایەنی پەروەردە و پێگەیاندن و ئەوانە کە بەڕاستی ڕۆڵی کۆمەڵ لە ڕێکخراوەکان لە پەرلەمانە لە ئەنجومەنە لە هەموو جمو جۆڵەکانی ناو کۆمەلگای کوردەواری و تەنانەت لە بەخاشە ڕۆڵێکی بەرچاوی بینیوە بۆ پەروەردەکردنی نەوەی تازە و هەروەها بۆ بەرەو پێشبوون و ئاراستەکردن و ڕاگەیاندنی بەڕاستینەوەی تازە و نوێ خوێنگەرمکردن بێنە پێشەوە. لە شاری سلێمانی و لە چوارچێوەی چالاکیەکانی 25مین ساڵی یادی ڕاگەیاندنیدا کۆمەڵی دادگەری کوردستان دیدارێکی تایبەت بە کادر و ئەندامانی ڕێخست کە تێیدا بە سەدانیان لە ئاستی باڵا و ناوەند و ئەندام بە گەرم و گوڕیەوە تێیدا بەشدار بوون. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.